لە هەفتەی 11 خولی پلەیەکی کوردستان چەمسەماڵ لە ناو یاریگا و هەندەرانی خۆی بە درێسی سپیوە میوانداری کفری سوورپۆشی کرد. چەمسەماڵ دوای دەستدەکارکێشانەوەی ڕاهێنەرەکەی و ڕاگیرانی سێ یاریزانی سەرەکی لە کەشێکی ناساقامگیردا بۆ بردنەوە و ئاشکردنەوەی هاندەرانی بۆ سێ خاڵ یاریەکە هاتە یاریگاوە. کفریش کە هاوشانی چەمسەماڵ خاوەنی 11 خاڵ بوو بۆ بردنەوە یاری دەکرد. لە گەیمی یەکەمی یاری چەمسەماڵ باشتر دەرکەوتن و چەند هەرێکی گۆڵکردنیان لە دەستدا و کفریش بە هێرشی هەڵگەڕاوە دەیویست گۆڵ بکات، بەڵام هیچ کامیان نەیانتوانی بە ئەنجام پێش بکەون. لە گەیمی دووەم کفری لە خولەکی 59 لە ڕێی یاسر حوسێن گۆڵی یەکەمی تۆمار کرد، بەڵام چەمسەماڵ هەرزوو لە ڕێی محەممەد عەلی لە خولەکی 63 گۆڵی بەرامبەری تۆمار کرد. لە کۆتاییەکانی یاریش لە کاتێکدا چەمسەماڵ پێشڕەوی دەکرد بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم، یانی کفری لە هێرشێکی هەڵگەڕاوەدا و بۆشایی هێڵی بەرگری چەمسەماڵی خۆستەوە و گۆڵی دووەم و سەرکەوتنی لە خولەکی 88 لە ڕێی یاریزان محەممەد شعبان تۆمار کرد. سپاس بەخوا بەخێرەتانتان دەکەم. ئەمڕۆ سەرەڕایەکە مانگی ڕەمەزانیش بوو، هەموو یاریزانەکانمان بە ڕۆژی بوون. پشت بەخوا ئەمڕۆ ئێمە هەدەفمانەوە گوتمان ئەمڕۆ سێ خاڵ بوو، ئێمە زۆر گرنگە. چەمسەماڵیش یانێکی زۆر باش یاریی باشیان کرد، بەڵام تر کێبڕکێکە لەسەرەوەی کە ئێمە بوو یەکەم جارمان لە دوای 5 یاری دۆڕانن یەکەم جارمان لە دەرەوە بیبینەوە. ئینشاءڵڵا هەوڵ دەین زیاتر پەرەبەتی بەگەمان بدەین. ئێمە دەستخۆشی لە یاریزانەکەم دەستخۆشی لە ناو ژوانەکە و سەرپەرشارێکە و هاندەرانی چەمسەماڵیش بەڕاستی حورمەتێکی گەورەمانیان کرد. جێی دەستخۆشی ئینشاءڵڵا هەوڵ دەین باشترش بین. بەڵێ یاریگاکە تاسیری کرد، ئێمە یاریگاکەی خۆمان بووە یان یاریگای تر بووە جیاوازتر یاریمانەکەن، بەڵام ئەو یاریگا ئێمە ڕاناوتیمان لەسەری سەرەڕایەوەیش خۆتان بینیتان یاریگا وەکو ئاست هەردوو لامان نزیکمان لە یەکەوە، بەڵام تر گۆڵیش ئێتر ئەوان مۆفەق نەبوون. ئەمڕۆ ئێمە شانسی ئەوەرمان بوو. تیبی وەرشی کفری ینی بۆ برنەوە هاتەبوو، ئێمەش بۆ برنەوە یاریمانە کرد. سەرڕایەوە مۆژمەی فەوتانمان لە جیمی یەکەم تەنها جیمی یەکەمە وایە 4 گۆڵ بۆ 5 گۆڵمان کردە، یاریەکەمان کۆتایی پێ بێنایە و ئەو تیپەمان بکوشتایە، بەڵام هەلەکانمان نەخۆستەوە و تیپی بەرامبەر هەلەکانی خۆستەوە و توانیتی سەرکەوتن بەدەست بێنین. بەم ئەنجامەش چەمسەماڵ دابەزی بۆ پلەی 11م و کفریش لە پلەی 9می ڕیزبەندی دەبینرێت. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمسەماڵ.